چایخانەی کەلتوری سۆران یەکێکە لەو چایخانەی کە جوانی بە شارەکە بەخشیوە و گەرم و گوڕی بە شارەکە بەخشیوە و ئەوانەی سەردانی چایخانەی کەلتوری سۆرانی شەکە نەتوانم بڵێم ئەوانیش پیاوی قسەخۆش، پیاوی خاوەن کەسایەتی، پیاوی ڕەسەن، چکە ڕەسەنایەتی بە خاسیەت و سیفەتەوە دەرەکەوێ و هەموو چایخانەیەکی ڕەسەنایەتی کە ناونیشانێک لەخوا هەڵەگرێ بێ خاوەنەکەشی گونجاو بێ لەگەڵ ناونیشانەکەی و خاوەنەکەشی بە بەردەوام بە شەکرە لوتفی ڕەسەنایەتی بە ڕێز و حورمەتیەوە واکە کە خەڵک لەو چایخانە کۆبیتەوە. بۆ لەسەر هەمووشمان واجبە، لەسەر هەموو ڕاگەیاندنەکان و ڕاگەیاندکارەکان واجبە کە خزمەتی ڕەسەنایەتی بکەن و ئاوەڕ لە ژیانی دوێنەی با و باپیران بدەنەوە، چکە دوژمنێک لە دوای یەکەکان هێندەی ویستیان ڕەسەنایەتی و فۆلکلۆرمان لە ناوبەند هێندەنیان ویست ئێمە بکوژن و ڕەسەنایەتیش بۆ خۆی چەند لایەنێک لە خۆرەگری مرۆڤ ئەگەر ڕەسەن بوو یا سەردانی شوێنە ڕەسەنایەتی کرد ئەوە لایەنی کۆمەڵایەتی، لایەنی تەبایی، لایەنی پێکەوە ژیان، لایەنی کردداری مرۆڤ و مرۆڤایەتی وە بیردێنیتەوە. بۆیە ئێمەش لە پێناو خزمەتکردنی ڕەسەنایەتی و لە پێناو گەشە سەندنی ئەو چایخانە و هەموو ئەو شوێنانێکە خزمەتی ڕەسەنایەتیەکەن بەردەوام هەوڵەدەین هێزی ئەوان بین، توانای ئەوان بین، پاڵپشتی ئەوان بین و کەم تەرخەمیش نەبین و سوپاس بۆ ئەوەی زێدا بەڕێز و خۆشەویست کە کامخۆری زیندوکردنەوەی ڕەسەنایەت. دیارە ئەو چایخانەی کەلتوری سۆران ئەگەر سەیری بکەین بە دەورەکانیدا بگەڕێی زۆربەی شتی ڕەسەنایەتی لە خۆکۆ کردووە و ڕەنگە ئەو شتانە هەریەکی لە ماڵێک و هەریەکی لە قوشبنێک بەبێ کارفڕێ درابن، بەڵام چایخانە وای کرد ئەو بابەتانەش ئەو وێنانە ئەو بابەتە جوانانە لە ڕەسەنایەتی بپارێزرێن لێرە کۆ ببنەوە و توانم بڵێم زۆربەی ئەو کەسانی کە ڕەسەنایەتیشیان خۆشەوەیانە کەسانی ڕەسەنن لە دەرەوەی شاری سۆرانێش کە بێن سەردانی شاری سۆران بکەن و سەردانی چایخانەی کەلتوری سۆرانەکەن و زۆربەی ئەدیبان و شاعیران و دەنگە ڕەسەنەکان و کەناڵە ڕاگەیاندنەکانی زۆر زاردێن بەرنامە لێرە ئەکەن و جارێشترە ڕێم جوانی شار گەشاوەی شار بەو بابەتانە جوانە بێ نەک بە کۆشک و تەلار و کۆشتی باڵابەرز. ئەوە چایخانەی کەلەپوری سۆرانە پیر و جعێل هەوڕۆ دێنێرانە شتی هەندیکەی تێدایە دامەیە کەلەپورە شتی قەدیمی تێدایە خەڵک دڵی بۆیە خۆش دەبی بێ ئیشە و دێن دامەیەکەین و دادەنیشین چای دەخۆی شیری دەخۆی نسکافی هەیە هەموو شتێکی هەیە ئەو چایخانە بگەڕێ دەی ئەوە ئێک ئەوە دوو سێ ئەو دارەشم دێ وڵات زار هەیە ئەفتەی زۆر ڕۆژان دێن زار هەیە ناین ڕۆژ زانین بەس دایم دەین وە گەنجی لێیە ئینسانی بەتەمەنی لێیە زانای لێیە ئەنواع بەشەری دێتێ ئەدۆڕینمەوە بەمەوە بەس بە جەماعەتەکی زۆر ناوێرم هەر بە کەمانەوێرم ئەگە بە زۆران بێ نابدۆڕینم بەس یەک نەفەر بی سێ چوار نەفەر دەقەتیان نایم سواری بخۆ وڵای بیرۆکی ئەو چایخانێ بەخۆم زۆر خولیا عەز و ئارەزووی فۆلکلۆری و شتە کەلتوریەکان دەکەم و ئیدیش شاری سۆران شارێکی پێکەوە ژیانە زۆر لە چین و توێژەکان تێیدا دەژی بیرۆکی ئەومدانە کە چایخانێکی هەدایم فۆلکلۆر بی بە تایبەت بۆ ئەوانەی جیلی نوێ کە ئاشنابن بەو کەلتوری و کەلتوری با و باپیرانمان کە شتێکی وا دابین بکەن لە سۆران
وەڵاهی زۆرشی کەلتوری تێدایە بەڵام عەزەکەن زیاتریش بۆمان بێنی داوا لە هاوڵاتیان دەکەن هەر کەسێک هەر شتێکی کوردەواری هەیە و بێنن بۆ چایخانە کەلتوری سۆران خواردنی بەیانیانمان هەیە بەس با بڵێن لە دوای نوێژ بەیان دەکرێتەوە سەعات 6:30 تا 12 شەو کراوێ بەڵام بەس خواردنی بەیانیانمان هەیە شتە خۆماڵیەکان وەکو هەندوونە پەنیرە هێلکەی خۆماڵیە ماستە ئەو بابەتەمان هەیە قەیماغمان هەیە شتی تریژمامی وەکو جویز و مێژ و بابەتی تری فۆلکلۆری شەوچەرەی پێ دەڵێن ئەو جویز و مێژ هەیتمان بدرني